خاڵی سێم چالاکیەکانی ترمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. یەکەم دیسان بەرایانی ڕۆژهەڵات و خوا گەورە مۆفەقیان کە ئینشاڵڵا. پێش 2 ساڵ و نیو لەمەوبەر بازنەیەکی چالاکی خۆیان بە ناوی بنیادی حفظ و نەشری ئاساری مامۆستاکرێکار کردەوە. یعنی ڕێکخراوی پاراستن و بڵاوکردنەوەی بەرهەمەکانی مامۆستاکرێکار. خوا جزای بە خێریان بداتەوە لەو کاتەوە پێش ئەو کاتەش هەر ماشەڵڵا جم و جوولیان زۆر بوو، بەڵام ماشەڵڵا وەکو هەنگ لە بزاوتان. یعنی تەسەورکەن چونکە بە فارسیە کاریگەریە سەر لەسەر تاجیکستان و بەلوچ و ئەفغانستان و لەسەر ئەوانش دروست کردو. من خەڵکانێکی پێم سەیرە خەڵکانێکی فارسیوان لێرە لە دەرەوەی لە ئەوروپایە تاجیکیە، بەڵام ئەزانە ئەچێتە ئەو مۆقعانەوە ئیسیفادەیان لێ بکات. ئەوش مژدەیەکی خۆشە بەڕاستی الحەمدلله کە بڵاو بێتەوە. زۆر لەشیان ڕازی من خۆی گەورەش لێیان ڕازی بخوا جزای بە خێریان بداتەوە ئینشاڵڵا. ئەرشیفی کۆنی ساڵانی نەوەتەکانیان هێنا بۆ پێشەوە هەموو پاراستبوویان کاتی خۆی لای خۆیان. هەڵیان گرتبوو دوای وردەوردە ئەرشیفە کۆنەکانیشیان هێنایەوە پێشەوە و هیچی تازەش هەرچی شتێ بڵاو بێتەوە خێرا ئیحتیمامی پێدەن و هەڵیەگرن جا بە تەکنۆلۆژیای سەردەم پاڵفتەیەکەن و بڵاویەکەنەوە الحەمدلله. زۆرش قەرزاریانم بەڕاستی. هەر ئەو برا بەڕێزانە 7 کەناڵی تایبەت بە منیان لە تەلێگرامە کردەوە. تەبەن نێوازانن لە ئێرانە هێتیمام زۆرتر بە تەلێگرام و ئینستاگرام و ئەو جۆرەشتانە ئەدەنەوە. بەناوەکانی مامۆستاکرێکار، فەتاوای مامۆستاکرێکار، زادی ڕێمان، دووربین، شاهیدان، کتێبخانەی زادی ئاهیخەم. ئەم 7 کەناڵیان کردەوە جاوەکو لە ناوەکانیانەوە دیارە هەر یەک لەم کەناڵانە مەسئولیەت و کاری تایبەت بە خۆیان هەیە و هەر لە هەر یەکەشیانە بەشێکی تایبەت لە بەرهەمەکانی منیان دانا و پێشکەشیان کردو خوا جزایان بدات. سێهەم ئەمەی لە تەلێگرامە ئەنجامیاندا بۆیان بوو بە ئەزمونێکی سەرکەوتو بۆیە کەوتنە دووپاتکردنەوەی ئەزمونونەکە ئەمجارە لە ئینستاگرام، لە فەیسبوک، لە ئاپارات، لە یوتوب. ئەمەش بە فەزلی خوای گەورە کاردانەوەکی زۆر باش و کاریگەری ئێجگار تایبەتی بوو لەسەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی و لەسەر هەموو مسلمانانی کورد و فارسی زمان بەگشتی لە ڕۆژهەڵات و باشووری کوردستان و ئەوروپا و وڵاتانی دەرەوە. سەدان کەسی ڕۆژهەڵات کاریگەری ئەم کەناڵیان لەسەر بوو بە فەزلی خوای گەوری ئەم کەناڵانە. تەسەورکەن برایەکی ڕۆژهەڵاتی کە لە باکووری ئەوروپا ئەژی، ئەوەی کە باسم کرد ڕۆژهەڵاتی خۆی لە ئەوروپا ئەژی 4500 دلارەکەی ئەو کە دایک چەند کەلێنێکی گەورەی گرت لەو کاتەشە ئاوا متەئەسیرە بێتەوە بەیەک. یعنی ئێمە مەسەلەن برای بە ڕێزی وا هەیە خۆی ڕۆژهەڵاتیە بڵێن ئێرانیە لە گوندێک تەمان کوردستانیە نەگەێرانی کوردستانیە هی ڕۆژهەڵاتە بەڵام لە گوندێکی ئەڵمانیایە. ئەو هەرچی کوردی ئێرانی ئەبینە لە دەوروبەری خۆی هەمووی فاسق و فاجر و کافر پەیوەندی لەگەڵیانان نییە، بەڵام بە ئینتەرنێتەکە وردەوردە ڕەبتە بێتەوە لە ڕێ ئەم کەناڵە فارسیانەوە چەندین کەسی ترە ناسێتەوە. بە هەمان شێوە ئەم برایانەش دیسان کەناڵەکە بوو بە سەبەبی کۆبوونەوەی ئەو برا بەڕێزانەی ڕۆژهەڵاتین و لە ئەوروپان. وەک چۆن ئێمە ئەوانەی باشوورن لە ئەوروپا ئەژین و پەیوەندیمان زۆرتر لەگەڵ یەکتر هەیە پەیوەندی ئەوانش دیسان ئیسلامیەکانیان ئەلحەمدوللا پەیوەندیەکیان زیاتر بۆ یەکتر بۆ دروست بۆتەوە. ئەوش فەزلی خوای پەروەردگار. ئەمانە جگە لەو دەیان پەیجانەی کە دۆستان و خۆشەویستانمان کردویانەتەوە ئەلحەمدوللا ئێستا هەموو شتان نەزانن کە لەوانەیە 20 ناو هەر بە ناوی کرێکار هەبێ. سەیرەوەیەکی هەر بە ناوی نەجمەدی فەرەج ئەحمەد کردوێتی. جا بە عەمدەن نامەیەکم بۆ ناردم کاک نەجمەدین جان بیرت دێ فڵان وەخت ئاوا ئاوا هەر چاوەڕێم کرد جواب بداتەوە وەی بڵێم کوڕی باش بزانم تۆ چیەی. ئەو برا بەڕێزانەش تەبعان ئێمە گومانی باشمان بە هەمویان هەیە کە هەمویان تەبعان لە دڵسۆزی خۆیانەوە بۆ بڵاوکردنەوەی دید و تەسەوراتی خۆمان و ئەوانە بڵاویان کردوێتەوە خوا خێریان بنووسێ. ماشەڵڵا ئێستا بووە بە لافاوێکیش و داناخرێ خواژەی زانێ.